ئەو کاتان باش ئەو ڕەوش هەڵبژاردننی ئەو جارە دەنگدانەوەی زۆری لێ دروست بووە و ململانەیەکی سەخت بوو و خەڵکەکی زۆر چکە جێگای دەستخۆشیە پەیامی خۆی گیان دەدا سەڵات پارتی باش دەزانێ یەکێتیش باش دەزانێت سنجیان چەندە خەڵکێکی زۆر چوو دەنجی بەو ناڕەزایەتی ئەو حزب و لایەنانەدا بەڵام لە پرۆسەیەکی نێودەوڵەتی لەبار برا بەڵام ئەگەر بڵێن سفر بوو ئەدی ئەو هەموو تاقە و ئەنەرخی و پارێ لۆ سەرف کرا کاچ خۆم یعنی بەو لۆ ئەو هەموو ترس و دڵە ڕاوچێ بوو هەموو ئەوانەی چوونە کۆنگە مؤتەمەرەکانی بارزانی پارتێکازان بارزانی چەندە ترسا پارتی ئەوە بوو چەندە ترسا یەکێتی بە تاقەیەکەوە هات و چەند دروشمی دەدا تحدای پارتی دەکرد لۆ ئەوەی دەنجی خەڵک جەزب بکاتن بە نمونە یەکێک لەو نمونە نوێیانە بوو کەکرا بەڵام بڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ئەوروپا گۆڕانکاری دەکرێت ناکرێت خەباتی پەرلەمانی خەباتەشی ریفۆرمیە هەر لە ئەساسە خەباتەشی ڕادیکاڵانە نییە یەکێک لە مینبەرەکانە بەڵام ئەوڕۆ لە زەمانی ئێستا ئەوە هەیە یعنی لە زەمانی ئێستا باوی شەڕی چەکداری نما باوی خەباتی توندوتیژی نمایە سوسیال میدیایە خەباتی جەماوەریە خەباتی پەرلەمانیە جەماوەری مەدەنیانی تێکەڵاو بای کۆتەوەی لە ئەو شێوازانە باوە لە دنیا ئەوانی تر ئەوە دیتەن فەڵەستین لوبنان ئەو شەڕ و ماڵوێرانیان دەبین چکارە ساتێک هەتا ئەوەی باکووریش کە کرایە کاکە ئاڤال جمعە دەرێ 50,000 شەهیدماندایە هەزاران گوند تێک و پێک 20 شار و شارستکەی بەزە 2015 وێران کرا ینی شەڕ ماڵوێرانی زۆری لە دوێ ئەمەش قوربانی شەڕین بۆیە لێرەی بۆی لێرەی بۆیە باوی نەماوە لە هەموو دنیا بەڵام لێ پرۆسێشی دادپەروەری نییە نا ئەو نا دیموکراسیت هەتا دیموکراسەتیش ببینی هەم کەس مافی هەیە قسە بکە گەوادات ساقیتی سیاسیە خائینە لەگەڵ کەسەشکە لە دەنگدانی شەماشتە بەدیریت کە نییە تا ئێستا لەوانە باشتر نییە لە بۆ پرۆسەی یەکسانی بوون یان ئەوەتە دوور لە توندوتیژی من لێرە هەندێک نمونە بڵێم بەشێک لەو ڕۆشنبیری کورد بێ ئیشە هیچی نییە فاشلترین گروپ ڕۆشنبیری کورد لە سیاسی کورد هیچ حزوریان نیە پرۆژەیان نییە هیچیان نیە بەس دوقە دەکەنوشی مریشکەچی هێلکەشیان پێ ناکرێ کەسیش ڕێگەیەکتر تەبانیە بڕوا بکە سێ ڕۆشنبیر ناتوانن جم و جۆڵک بکەن من لەو 33 ساڵی لە هەولێرەوە تا ئێستا بە سەدان ڕۆشنبیری لە هەموو ئاستەکان ڕێنمایان بۆ من کردی وابکەم سوپاسیان دەکەم بەڵام بەجێ کەسم نەکردی ئەی وەقم باوەڕم پێبی من بە مێژووەک پڕ لە کار و چالاکی خەبات و تێکۆشان بەجیم هێشتە کردیتمان ڕۆڵمان هەوە لە ناو بەکەم و بە زۆر ئەوانیش بەس دوقەکەیان لۆمایتەوە بەس لە نووسینەکانیان لۆمایتەوە من خەباتی کەس کەم ناکەم بەزیانی تەسیریان هەندە نەبووە 33 ساڵیش بەسە یان بابە شەرم بکەن بە جددی خۆ 50 ساڵ کار نانووسێ دەبی شتی پراکتیک بێتە ئاراوە ئەوە خاڵێک لە خاڵەکان بۆیە ئەوی چۆلەکەیەکی دەست باشترە لە دەی ئاسمان دوو هەمووانێ و بانگەشانە دەکەن بڕۆسە پرۆفایلەکانیان سەر ئەویان ئەگە تااقەتیان هەبی 2 دقە بێنە سەر جادە من ئەوانەیە و بانگەشانە دەکەن جگەلەوەی لە 2 کەس تێ ناپەڕن لە 2 کەس 3 کەس خردە بنەوە دەریان لە شۆڕش چەکدار یان لە دروشمدانەک بەڵام بۆ خۆیان بەرپرس بە پێش ماڵیاندا بێت تااقەتیان نییە بێنە دەرێ سەرما و گەرمایەکیانبی هۆی هایە چیرێ بکەن یعنی تااقەتی هیچیانە بەس کۆمەڵێک وشەیە ئینشا دەنووسن تەواو لەوە تێناپەڕی هەموو بۆیە هەر کەسە کە باوەڕی پێلایەک دەکات دەری دەبی بۆ ئابی کاچ خۆم دەبی هەنگاوی لۆ بنێ خۆلەوە خۆشترێتەوە ئەو دروشمانە ڕێزگەی دوو وەرە سەر ئەو خەباتەی من لە 2005 یەکەم جار مەسعود بارزانی کە بۆ سەرۆکێرم چۆ پەرلەمان پەرلەمانتارە شێشێتی هەولێری خەرمانزرا لی هەڵساوە دابەزی سەری وتی لە ژێر سایی دەسەن تو سەرۆکاتی هەرێمی تو خەڵک لە ناو هەولێرێ هەولی خۆپشاندانەکدرە خراپیان یەک دوو گەنجیدا لە بەردەم ئەسواق سیروان مەسعود لەو ڕۆژێ نەوێرایە بچی بەن قەزم لەوەی پەیام گەیاندنە دوو عوسمانی بانیمارانی سەرۆکلیستی شێتی بوو من ئەوە مەکودونمونەیە دژی یاسای نەوت و گاز قسەی کرد لە ئاوێنش هات ئەوەی دەکرد تا مەسعود بارزانی ڕەشەلێکردن یەکێتی لایدا یعنی قەز لێرە کاریگەریەکانە ئیتر دوای ئەو پرۆسی گۆڕان ها دەستی پێکرد ئەو هەموو لیستە لە ناو پەرلەمان
لە خەباتی دوایین مەسەن زیندانیانی بادنە کاکە پەرلەمانتارەکانیش بەشەک بوون وەکو ئێمە دۆستەکانیان دەزوڵانی ئیساریان دەکرد ئەسڵەن ئەوە قانونی و نێودەوڵەتی تریش بوون قوسڵخانەکان زیاتر ڕێیان ینی لەوانیان زیاتر دەکرد بۆیە کەستان لە هیچ سوودی نییە من دوای نمونە دێنمەوە ئەو دەم پارتی ئێستا هەیە لە باکوور ئەوە قوربانی برێ ببورن ئەوە خەباتگێڕی سەردەمی لێلازانە و ئەحمەد تروو بوو دەزانن لە 92 یەکەم جارکە ئەوانە پەیدا بوون حزبی کوردیشنەوە چونە ناو حزبەکی فاشی 100 ساڵەی ئەو شۆڤینەتەی تورکیان هاڕی ئەو بەروبوومەی ئەو ڕۆهەیاری قەندیل نییە بەشەشی ئیدەم پارتیە بۆیە ئەو خەباتە دەبی دەست پێ بکرێتن دەوڵەمەند بکرێت ڕێگاکانی بگیرێ یەکێک لە مینبەرەکانی خەباتە ئەوانەی دژیش ئەو ئوسلوبەشن کەس دەستی نەگرتن هەر لەو ئەوروپای بێنە سەجادە جم و جۆڵ بکەن ناوەک هەر ئینشا بنووسن کاتش